خەڵ شەقڵاوی خۆش ناوم. دانیشتووی هەولێرم. ئێربل خاخیان تورکمانە. تەمەنم 18 ساڵە قوتابم لە پەیمانگەی پەروەردەی وەرزشی هەولێر خەڵکی هەولێرم پایتەختی هەرێمی کوردستان. ئەسڵ ئێربل تورکمانیە من. خەڵکو و منتیقە هۆرامانیەنە شێوەزارمە هۆرامیە بە هۆرامی قسەی کەرمی زیاتر. قوتابی پەیمانگای جیهان مەرحەلە سێ بەشی ژمێریاری. داکەم تورکمانە بابشمەر خەڵکی هەولێرەیە. خەڵکی مەسیفمە عەشیرەتە من هەرکیە. خەڵکی هەولێرم. خۆشترین وشە کە بەکاری دەهێنی چ وشەیەکە؟ پێی قورعانەی تەبەرت مرم ئەلعانێکە دێم. زیاتر لۆ و جەرگم بەکاردێنی. سەخ جۆزم یا دەباش من تاتە. خۆشترین وشەی هەولێر لەکنە من ئەدیکو. دەلێم ئیشتە ماڵەوەدان. وشەکە هەورامی گرد وەشینی بەڕاستی گرد نەرمونیانینی بڕوا مەکەروهی زوانێ بۆ مەواچ و دنیاە بەڵام ئێمە بەراوردش کەرمی چەنی بە عەزیز زمانە زوان و هەورامی یا شێوەزار و هەورامی یۆن چا زوانە کە فرە ئاسانە فرە یعنی نەرمونیانە ئاسانی ڕەنگە پێ خەڵکی تەر ئاسان نەبوو بەڵام زوانەوە نەرمونیانە. وڵی لە چێن دەری ماڵەوەدان یان دەلین وە شێر ئەگەر شتەک ڕووبدا. بەچتو. 21 شوبات ڕۆژی جیهانی زمانی دایکە. چیت هەیە بۆ ئەم ڕۆژە؟ دای من کوردم و کوردستانیم زمانی خۆم خۆش دەوێت. زمانی دایکمان خۆش دەوێت و کوردستانی خۆمان دەپارێزین و زمانمان دەپارێزین. نەلەرارمزی چۆخ سێورەخ کەلتورمزی سێورەخ نەلەلارمزن دیل دە چۆخ سێورەخ. 21 مانگ ڕۆژێکی پیرۆزە زمان و کولتوری خۆمان دەپارێزی. ئەمن کولتوری خۆم خۆش دەوێت و شاناسی پێوە دەکەم کە ڕۆژی زمانی دایکانیش لە خۆمان پیرۆز بوو. ئێمە مبارەکبایی گرک مرۆڤێەوە کەرمی کە خوای گەورە ئی زوانشە پسە و دیاری پەنەبەخشان بە هیچ بوونەوەرێتەرش نانجە سەرزەمینێنە بەڵام تەنها بە کێشدان تەنها بە مرۆڤایەتیشدان مبارەکبایی وێمە ئاڕاستە و سەرجە مرۆڤایەتی کەرمی بە تایبەت خەڵکو هۆرامانی. هەر بە هیوای ئەوەم کە زیاتر گرنگی پێ بدرێ چونکە ئێستا زۆربەی لە قوتابخانەکان پەیمانگاکان زانکۆکان زیاتر گرنگی بە زمانی ئینگلیزی و عەرەبی دەدرێ. ڕۆژەکە پیرۆزە دەبی گەورە بدانین عنی بپارێزین ڕەسەناتی خۆ زمانێمە هەندێک ناسیتەوە. یعنی زمانێکە شیرنی ئەو کەسە دەگەێنێتن. یعنی ئەگە بە تەواوی زمانەکە قسە پێیان بەڕاستەنەکی زمانەکە قسەی بکەیت لە هەر شوێنێک بیتن خەڵکەکە دەدناستەوە و دەزانی چ زمانێکی و چ ڕەسەناتێک هەیە.